لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان سیاستمەدار لە زاخۆ لەگەڵم دەبێت دکتۆر سپاسکە لەگەڵ کوردستان 24 ئەوەی کە پێشووتر بە گەماڕۆی ئابووری و هەروە هەڕەشەی سەربازی لەسەر ڤێنێزوێلا هەبوو ئەمڕۆ بە هێرشی سەربازی کرایە ڕاست. پێتان وایە قۆناغەکانی دوای ئەم پێشاتانە چی دەبن؟ ئایا ئەمریکا ڕاستەوخۆ هێرشی بەرفراوانتر بۆ سەر ڤێنێزوێلا دەست پێ دەکات؟ گولباخ زۆر سپاس بەیانی باش بۆ تۆ بۆ هەموو بینەرانی کە 24 بەڕاستی ئەمە سراعێکی درێژخایەنە فترەیەکی زۆرە ئەمریکا لەگەڵ ڤێنزوێلا سراعێکی تر هەیە لە مادۆ لە شافێزش لە پێشەوە لەبەر بۆ ئەمریکاکان ئەمریکای لاتینی حەدیقەی خەلفی خۆیانە نابێ وڵاتێک لەو جێگەیە بێت کە دژی بچوونەکانی لیبرالی ئەمریکایە ئەمە لە تاریخە سابقەیەکی تر دێتە بیرمان ئەگە لە بیرمان بێت لە منتەسەفی پەنجاکان 1952-53 لە شەڕی کوریە حربی کوبی و سەواریخەکانی ئەو کاتە کە رووسیا دەیویست ئەو مەنتەقە داگیر بکات نفوزەکەی لێ زیاد کات ئەمڕۆ سیناریۆکە دووبارە بێت بەڵام لە کابرایەکی تر نەک نیکسنێکی ئەو جارە نەک ئەمریکایەکی ئەو جارە نەک کاستروی ئەمر ئەو کاتە تۆ ترامپێکت هەیە ئەمە لە 2015 تا ئەمڕۆ ئەمریکەکان حیسار زیاد ئەکا لەسەر ڤێنزوێلا دەیەوێت لەبەر ڕێگا لە تەهریبی ناو بگرێت ڕێگا لە مخدرات بگرێت بچوونە ئەساسیەکەی نەک ناوت و مخدرات بەتەنایە تەنها ئەو مووقعی نفوزی بچوونەکانی دژی بچوونەکانی ئەمریکایە کە لەو منتەقە بێتەکردن لە استراتیژیای ئەمریکا لە سێ قۆناغی دەستی پێدەکرد لە سێ کارشاری ئیشی کردیتەوە یەکەم جار زەختێکی عسکەری بکات تهدیدێکی لە دەور و بەری بکات تاکو مادۆرۆ خۆی لە سوڵتە بێتە خوار و تەغیرێک لە بەرمعارەزەیەکی قایمیان هەیە لەناو خۆیاندا نقطەی دوم حربێکی ئەلکترۆنیەکی تەواو کە لەگەڵ سیستم کمیونیکیشنێکی بێتەکردن زەختێکی زەخت بێتەکردن لەسەر جەنەڕاڵەکانی ئەوانەی کە مستەفیدن تاکو حیفاز لەسەر پارە و کارەکانی خۆیان بکەن خۆیان لە مادرۆ دەری بکەن ببنە سەبەبێکی تر علاقاتەکان لەگەڵ ئەمریکا بە شکلێکی باشتر بەر نقطەیەکی سێم یەکێک انقلابێکی عسکەری بکات هەر سێ لە 2018 تا ئەمڕۆ لە مانگی دیسەمبەرەوە تا ئێستا حیسارەکە زیاتر بوو تهدیدی ئەمریکا زیاتر بوو لەبەر تاملەکەی لەگەڵ کابرایەک کە لە واشنگتنە وەزیرێکی حرب و لەگەڵ ترامپ لێت ئەدەم تەواو باشە دکتۆر پێت وایە کە دەستپێکی هێرشی سەربازی ئەمریکا بۆ سەر کاراکاس کۆتایی حکوومەتەکەی مادۆرۆ بێت لەبەرەوەی ئەمریکا پێشتر خۆی ڕایگەیاند بوو کە شەڕ لەگەڵ ڤێنێزوێلا کوردخایان دەبێت و دەتوانێت بە ئاسانی دەسەڵات لە مادۆرۆ وەربگیرێتەوە حکوومەتە کۆتایی پێبێنێت ئەمە احتیماتەکە لەسەر معلوماتی استخباری کە هەیە ئایا حەجمی مەعارەزەکە چەندە لەناو کارەکاس من ئەم وڵاتەم دیوە بەش وڵاتێکی زۆر خۆشە بەڕاستی نخبەیەکی مسەقەفی تێدایە بەڵام وڵاتەکە هەمووی پێکەوە پاڵپشتی میوە ئیشتراکیەکانی مادۆرن خەڵکێکی زۆر لەگەڵ هەیەمانەی ئەوە نییە ئەوانەی کە مەعارەزەن زۆر کەمترن إلا تدميري بنية تحتي إلا انقلابك عسكري بس وريكي تر انتفاضيك يانشتيكي تر بوچونكي من زور زحمة لولاطة لبر خلقك هي دجي ما دوروا بلام دجي أمريكاش أمش هي لوي أم ظاهريكي زور الأمريكي لاتيني لمكسيك لكولومبيا لبيرو لكوستاريكا لبنما لهايتي أم ولاطانا هموي بيكوا يعني حقدێکی بەرامبەر ئەمریکا هەنە لە بەرمادۆرۆ عەقیدەیەکی خۆڵک کرد بۆ بیانەوە ئێمە هەموو مەشاکلەکانی ئەمریکای لاتینی و ئەمریکای جنوبی ئەمریکای شمالیە هەموو ئەمریکا سەبەبی هەم مەشاکلەکانی خۆمانە ئەوان معتەقەدێکی وان هەیە بۆچوونەکەی من ئللا انقلابێکی عسکەری لە دوای زەرباتی قایمی ئەمریکا لە وڵاتە بێتەدان ئەوش احتیماتەکە لەسەر حەجمی معلوماتی ئایا CIA چەند کاری کردیە لە وڵاتە چەند کاری نەکردیە مۆزاخۆ لەگەڵ میوانەکەم درێژە بە توێژەکەم دەدەم دکتۆر لە هەواڵێکی بەپەلەدا کە دۆناڵد ترامپ ئێستا لەسەر دۆخی ڤێنێزوێلا قسەی کردووە دەڵێت کە هێرشێکی سەرکەوتومان لە کاراکاس ئەنجامداوە ناوچەکانی دیکە هاوکات ئاماژە بۆ دەکات کە مادۆرۆ و خێزانەکەیمان دەستگیر کردووە پێت وایە ئەمە ئەم گۆڕانکاریەی کە ئێستا لە ڤێنێزوێلا ڕوودەدات چه پێشاتێکی نوێ لە ناوچەکە دێنێتە ئاراوە ئەگەر بەم خێراییە حکوومەت لە مادۆرە وەربگیرێتەوە ئەمریکا بتوانێت بامانجەکانی لە ڤێنێزوێلا بگات
ئەگەر ئەو خەبەرە ڕاست بێت مانای ئەوەیە ئەوان تەبخەیەکی جاهزیان هەیە، مانای حکومەتێکی تریان حاضر کردە، مانای خەڵکێکی تر دەستنیشان کردە کە سڵتەکە وەربگرن. ئێمە جەنەراڵێکی عسکەریە بێت لەبەر ئەو وڵاتە عقلێتەکەی عسکەری زۆرە، بەڕاستی عقلێتێکی زۆر عسکەری زاڵە، عقلێتێکی ئەمنی زاڵە، یعنی موسساتی مجتمعی مەدەنیشتیا زۆرە ها بادەوای، یعنی نەک و کەمن ئەوانیش خەڵکێکی ئەکتیفیان هەیە. ڤەنزوێلا بۆ ئەمریکا جێگایەکی زۆر مهمە. 200 ملیار مەخزوونی نەوتی تیادایە، حقیقت معادنی زۆری تایە، یەکێک لە مەعبەرەکانی مخدرات و ئەوەیە. کۆبا حەسر کراوە بە تەواوی ڤەنزوێلا مەجالێکی تر هەیە کە انشقاق بکات کە تەوەسعێکی تیا بکات لە سیاسەتی دژی ئەمریکا. بۆ ئەمریکیەکان زۆر گرنگە دەنگێکی نەشاز لە ئەمریکای جنوبی و تایبەت لە ئەمریکای لاتینی نەبێت، ئەمە شتێکی زۆر وازەحە. من تەوەقعەکەم تەدەخلی ئەمریکی فەزیعەتیەدا بێت ناکرد کە عسکەر بچێتە خوار زەربەیەکی لێدا تاکە بتوان گۆڕانکاریەکی جدی بکات لەوە، ینی ومانای ئەوەیەش ئەگەر خەبەرەکە ڕاست بێت مانای تەبخەی خۆی حاضر کردیە، مانایە دەستگامیەکانی ئەمریکا مخابراتی ئەمریکی کاری خۆی کردیە بە شکلێکی تەواو. ئەگەر یان ناکات ئەمریکا عێراق نییە بچێتە بە فەوزایەکی تر لەبەر کەنتورەکانی مخدرات زۆرن ئەوان زەربە لێ نادت ئەگە تەبخەیەکی حاضر نەکرد. زۆر باشە دکتۆر لە مەجالی فەوزەی لەو مەنتەقە نابێت. بەڵێ لە ساڵی 1989 ئەمریکا هەمان هێرشی کردە سەر پەنەما لە ئەمریکای لاتین و ئەو دەسەڵاتەکەی سەرۆکی پەنەمای لابرد لە سەرکاروتی کە ئەوان بازرگانی مادەی هۆشبرن مەترسین بۆ سەرجەهان. هەر ئەو کاتش گەورەترین بنکەی سەربازی لە ئەمریکای لاتین لە پەنەما دامەزراند. پێت وایە هەمان سناریۆ ئەمریکا لە ڤێنێزوێلاش جێبەجێ دەکات بە تایبەتی کە کۆمەڵێک دوور نییە، بەڵام فەرقێکی زۆر هەیە لەناوبینی پەنەما و ڤەنزوێلا بادەوای. پەنەما حەجمەکەی زۆر کچکەیە قیاسەم بۆ ڤەنزوێلا. و ڤەنزوێلا ئەنتی ئەمریکانێکی زۆری تایە، ئەو کاتە پەنەما بەم حەجمە نەبوو. ئەهدافەکان فەرقە ڕاستە. ئۆرتیگا لەو کاتە کە کابرایەکی تاجری مخدرات بوو لە خەڵی ئەمریکا دەرچوو، دوور نییە ئەو سیناریوە ئەمڕۆژ لە پەنەما دووبارە بێتەوە ها لە سەر زەمانی ترامپ. لەبەر خەڵکی پەنەما و حکوومەتی پەنەما بوو چوونی تر هەیە لەسەر قەناتی پەنەما. یەکێک لە تەهدیدەکانی ئەمریکاوەیە بۆ پەنەما، ئێمە ئەم وڵاتاوەدانمان کردیە، ئێمە تۆ ڕزگارمان کردیە، ئێمە تۆمان ئەم قەناتە ئێمە لۆ خۆمان کردی، ئەمڕۆ پامرە لە من وەربگی تاکو و سەفینەکانی من لەم قەناتە تێپەڕن لەم تەنەڵە تێپەڕن، ئەوە مەقبول نییە. دوور نییە لەوەیەوێت. بەڵام پرسیارێکی تر گول باخ نەدیرە مەسجێک لە ڕێگای تۆ بۆ عێراقیەکان بچێن. زۆر عێراقیەکان وایان دەکردیانە و ترامپ مەساڵحەکانی اقتصادیە و هیچ تەفکیر بە شتێکی ناکات. وانە لە شەریکەی شێڤڕۆن لە ڤەنزوێلا یەکێک لە گەورەترین شەریکەکانی ئەمریکیە کە لە ڤەنزوێلا ئیشەکات و ڕئیسی ئەمریکا ئەوەی ماوەوە پێیان دەیوت بەس وەرن ناوت هەموو بۆتان بەس من لە سڵتە بم زەربەیان لێدا. ئەمەش بە عێراقیەکان دەرسێک لەمە وەربگرن، نەڵێن بیانەه ئێمە شەریکاتی بە مەساڵح ئیغراعات بە شەریکاتی ئەمریکیە دەین تاکو لێمان نەدەن. نەخێر، ئەگەر ئەم سیناریوە چۆن لە ڤەنزوێلا فەشەلی نادوور نییە لە عێراقیش بۆ ئەو کەسانەی کەوا تەفکیرەکەن فەشەلی بێت. زۆر باشە دکتۆر، چی لە هاوپەیمانەتی ڤێنێزوێلا لەگەڵ چین و رووسیا و ئێران دەخوێنیتەوە لەبەرەوەی دۆناڵد ترامپ بە بەردەوام ڤێنێزوێلای وەکو پێگەیەک بۆ نێرانی ئەمریکا کە چین و رووسیا و ئێرانن تەماشا دەکرد، پاڵپشتی سەربازی و ئابووریش لەلایەن رووسیا و چینەوە بۆ ڤێنێزوێلا هەبووە تا ئێستا؟ سیرکە هەبوویە، بەڵام دوو حادەسی گرنگ هەیە. سین تقریبا 77% لە نەفتی ڤەنزوێلا ئەبێت، بەڵام سین و رووسیا هەردووکیان نەیانتوانی کە ڤەنزوێلا قبول بکەن لە سیستەمی برێکس. لەبەر بەرازیل وتی لە دوای انتخاباتی 2018 وتی ئەم وڵاتە وڵە ئەمە قبولم نییە، نەتیجەی انتخاباتی مادۆرە بە نەتیجەیەکی نەتەوەەوە، ئەگەر ئەوە بێت من سەحب ئەبم، من نابم بەشێک لە رووسیا و سین سەیریان کرد بەرازیل بمێنێ لە برێکس یان ڤەنزوێلا، وتیان نەخێر. قد تخيل ناكم نك روسيا نك صين نك إيران نك كوبا نك هندي ولايات عربي بتوان هیچ بەرگریەکیان هیچ قەسەیەکی شەبت کە دیفاعکردن لە ڤەنزوێلا دژی ئەمریکای ترامپی ئەمڕۆ لەبەر ئەم سیناریوە نەخێر قەت تەوەقعی دەورێک لە وڵاتانە ناکەین یان دەورێک لیان ناکەم کە لە حتا بە شکلێکی نەدیرە بەیانێک لێرە ئیدانەیەک و ئەم مستەڵەحاتانەی کە لە قاموسی ئەمریکای ئەمڕۆدا نییە.
باش یان اجتماعێکی مەجلس ئەمنی پارە بێت بەڵام هیچ شتێکی ڕۆی نادات و نابتە سەبەبی ئەزمەیەکی گەورەتر. باشە دکتۆر لەگەڵ ئەو شەڕێک کە لە ماوەی ڕابردوودا چەند ساڵی ڕابردوو لە ئوکرانیا و رووسیا ڕوویداوە هاوکات سەرکوتکردنی گروپەکانی بەرەی مقاومە لە چەند وڵاتێکی عربی کە لەگەڵ هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ ڕوویدا دەگوترێت کە ڤێنزوێلا کە گەورەترین یەدەگی نەوتی جیهانی هەیە ساڵانە 303 ملیار بەرمیل نەوت لە وڵاتە مەزەندە دەکرێت کە هەیە. ئایا ئەم شەڕی ئابووری نییە بۆ پڕکردنەوەی بۆشایی نەوت و وزە لە ئەمریکا بۆی کە بتوانێت بە ئاسانی لەگەڵ وڵاتانی دیکەی هاوپەیمانی ڤێنزوێلا مامەڵە بکات ترامپ لە ڕووی سەربازی و ئابووریەوە؟ بڕوا بکێ سەبەبە سەرەکیەکە ناوت نییە حقیقەت سەبەبە یەکێک لە سەبەکانە بە سەرەکیەکەی نییە منطقەی نفوزە. یعنی ئەمریکا قەت تەخەیول ناکات لە دوای ئەو قەوقعکردنی کۆبا بۆ کوبایەکی تر دروست با لە ئەمریکای جنوبی ڤێنزوێلا بەم سیستەمە بەردەوام بێت بە لەگەڵ مخدرات بەردەوام بێت لەگەڵ سیستمی دژی ئەمریکا بەردەوام بێت لەگەڵ سیستمی کە دەستێوەردانی وڵاتەکانی تر لە ئیرها بەردەوام بێت. یعنی مادۆرە تەفکیر بکات بیانەوە قدوەکەی سەدام حسێنە یان قبلەکەی تەهرانە ئەم شتانە لە عەقلی ئەمریکی ئەمڕۆ ناچێتە سەری حقیقەت. ناوتی شێکێک لە سەبەکانە بەڵام سەبە سەرەکیەکان نییە. ئەگەر ئێمە هەزر بکەین بیان و ئەمریکا ئەزمەی ناوتی هەیە و هەموو سراعەکانی ئەمریکا سەبەب ناوتە وانە بڕوا بکەن وانە. ئەگەر نفوزی ئەمریکا لە ڤێنزوێلا ئەمریکا بە دیاریکراوی ئەتوانێت چی لە ڤێنزوێلا بکات و بەرژەوەندی ئەو ناوچەی نفوزە کە باسی لێوە دەکەی چی دەبێت لە ڕێگەی ئەو ناوچەی چی ئەو منطقەی لە ئەو منطقەی نفوزی ئەمریکای جنوبی و سنترال ئەمریکا منطقەی نفوزی ئەمریکا لە حەدیقەی پشتەوەیە. حەدیقەی پشتەوە بێت یعنی هەندێک وڵات هەیە لە ئەمریکای لاتینی ئەسڵن عسکەری نییە. مەسەلەن من لە کۆستەریکا ئیشم کردیە لە مامۆستام لە کۆستەریکا عسکەری نییە سلاح لە جادەکە نابێنێت. ئەجواکەی خۆی تەسلیمی ئەمریکای کردیە ئەگەر یەکێک تهدیدی لەسەر شەڕی لەگەڵ بکات ئەمریکا دیفاعی لێ ئەکات بۆ تاکو مەساڵحەکانی خۆی پارێزێت. هەموو شتێک کە لە ئەمریکا هەیە لە عینیشت لە کۆستەریکەش ئەبینی هەموو بڕندەکانی لە هەموو جێگایەک. ئەمە دەیەوێت ئەو منطقە تەمامەن ئەستیغلالی خۆیان هەبێت مناطقی نفوسی بێت کە سین و ڕووسەکان تێک نەدەن. لەگەل ئوکرانیا من بچوونەکەی من ئەوەیە ئەوە تەقسیمی ئەدوار ئەبێ لە ئایندەدا بە ترامپ پێڵەت کە کەمە علاقەتمان بە ئوکرانیا نییە عرض مقابل سلام عرضش بە تۆدەن تو ئەمنیەتیان بە ئوکرانیەکان بدە تۆ دەستی خۆت لەم وڵاتانەی ئەمریکای جنوبی منطقەی نفوسی تۆ نیە دەست درێژی لێرە نەکە. ئۆکەی ڤێنزوێلا کابرایەک لەوەیە تاجری مخدراتە سایق شاحینە بۆ ئەمڕۆ بوویتە بەتەڵێکی قومی لێرە من قبول ناکەم وڵاتی زەمەنی ژیڤارە و کاسترۆ و ئەم زەمانە زەمەنی ئەوان نییە زەمەنێکی ترە. من بە قووەت قسەکەم ئەستوڵەکانم لە کاریبیە هەر یەکێک دەست لە وڵاتێکی بەقەدەر ڤێنزوێلا تۆ ئەزانی چەند حەجمی عسکەری لەوێ داناوە 10% لە بەحریە و عسکەری ئەمریکی هەمووی لە کاریبیە ئەمڕۆ. ڤێنزوێلا ئیشی سەعاتێکە ئەگە شەڕ لەگەڵ بکات. ئەمە مەسجە بۆ ئەو وڵاتانە هەمویان پێکەوە. عرضی عەزەڵاتە ئۆکەی ئەمە منطقەی نفوزی منە کەسێک خولێکی نزیکی ئەم منطقانە نەکات هەچی کەسێکیش لە خەڵی من دەربچێ لێرە لێ ئەدەم. من لە کاریبیم 10% لە عسکەرەکەی من لە قوەی بەحریە ئوستوڵی بەحریەکەی من حاملە تایراتم لێرەیە هیچ وڵاتێک منطقەی نفوزی کەسێک نییە با حکومەتێک لەسەر مەزاجی خۆم دانم. باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئەمە سیناریۆکانی کە لە ترامپ وتی لە پێش لەسەری ساڵ وتی هەمویان هاتە گۆڕین. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەد ئیحسان سیاسەتمەدار لە زاخۆ لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.